من لە 2013ەوە خانەنشینی هێزەکانی هەفتاین هیچ کێشە و ئەشکالێکمان نەبووە. بۆچی هێزەکانی هەفتا بە تاقی تەنیا ئەوان بێموچن هیچ هێزێکیکە نییە هەموو کوردستان موچەی وەرگرتووە. ئالەم کەناوە بە ڕێزانتانەوە ئاگاداری وەزیری دارایی ئەەکەین ڕوونکردنەوەیەکمان باتێ وەکو برایەتی با لەمە زیاتر خەڵک تەحملی نەماوە لیان قوبوڵ ناکەین بە هیچ شێوەیەک. ئەمە دواپەیامیان دەینێ بێنە پێشەوە ئەم خەڵکە بووکەڵی دەستی ئەوان نییە خەڵکی ماندووە خەڵکی هیلاکە ئەگەر شکە بن و بە تەمای وردبینین و خەڵکی گەندەڵ و خەڵکی خراپ و خەڵکی دس و جەردەی تایە با ئاگادارمان کەن لە هەموو کەناڵەکان بڵاوی کەنەوە ئەو کەسەی کە شتێکی کردووە شار بەدەری کرد. حاجوی کێشانە چێکە بۆتان دروست بووە؟ واللهی ئەو نازانم هەتا ئیسێمە هەموو برادرانە لەگەڵمان وەستاون ئێمەین موچەگاڵێ کاکە نەهاتوە بۆ کاکە تەنها هێزی هەفتە هێزی هەشتا بۆ کێشەی نییە کاکە ڕوونکردنەوەمان بنێ کاکە هەشتێکمان هەیە با بچین بەدەمیەوە. بیانۆکەی ئەوان چییە؟ بیانۆکەی ئەوان هەرەوەیە خۆ ئەڵێ تەمیل نەهاتووە شتی هەروانیە قوربان ئێستا شەرێمی کوردستان ئەوەستی لێبێ معاشی دوومانی هەموو خانەنشینەکانە نەک هێزی هەفتە شتیوانیە براجە نایدا بۆی زەجە دروستکە هیچ شتێکە نییە بەس بۆی دڵ ڕاوچێ ئەنقەستە بەڵێ ئەنقەستە